سڵاوتان لێبێ بینەرانی عەزیز و خۆشەویست لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ جەژنتان پیرۆز بێ و ژیانتان پڕ لە گوڵ و گوڵزار و خۆشی بێ. خۆشحاڵم لەم بەرنامە تایبەتەدا لە خزمەتێوەی عەزیز و خۆشەویستدام هەوڵ دەین بەشێ لە جوانیەکانی ژیان لە ڕێی ئەم بەرنامەیە و پێشکەشیەوەی عەزیز و خۆشەویست بکەم. هەریەک لە بەڕێزان هێمن مامنادر شاعیر، هەروەها بەڕێز کاک محەممەد شێخ ڕەزا هونەرمەند و کاک هیوا ڕێبوار ژەنیار میوانی بەرنامەکەمە بن. بەدڵ بە خێراتنتانەکەم، زۆر بە خێمە ئەوستایەمنی بەڕێز کاک محەممەد کاگی واگیان زۆر بە خێر بێن، گەورەتان کردم. جەژنتان پیرۆز بێ مامۆستا هێمن، هەمیشە لە جەژن و خۆشییا بن ئینشاڵڵا. جژنی ئێوەش پیرۆز بێ و جژنی هەموو سەرتاسەر گەلەکەمان پیرۆز بێ و زۆر سپاسانەکەم بۆ ئەم بخێر بۆم بانگهێشتە کە هاتین بۆ بەرنامەکەتان، سپاسی تەلەڤیزیۆنەکەتان و سپاسی تۆکەم کاکرێز زۆر زۆر بە خێر بێ، گەورەت کردین و خۆشحاڵین مامۆستای منگیان. با سەرەتا باز لە هێمنی مامنادر یەکێکە لە شاعیرە جوانەکانی کورد، یەکێکە لەو شاعیرانەی کە بەشێکی زۆر لە هونەرمەندان شیعرە ناسک و جوانەکانی ئەویان کردو بە گۆرانی. پێم خۆشە مێژووی شیعر نووسین یان بۆ نمونە ئەو قۆناغانەی کە تۆ شیعرت تیادا نووسین باسێکی ژیانی شاعیرەتی خۆتمان بۆ بکەی. زۆر سپاس. لە ڕاستیان من دەمێک بوو شارمە نووسی، هەر لە دوای ناوەندی و لە کۆتایی ناوەندیە لە ساڵ قوتابخانە لە ناوەندیەوە دەستمە کرد بە شیعر نووسین و لەو کاتانە پیشانی مامۆستای زمانی کوردی مەدا، بەڵام شارەکانم بڵاو نەکردەوە. لە ڕاستیە یەکەم شارم لە ساڵی 1993 بڵاو بوویەوە، ئیتر دواییشە زیاتر لە ڕێگەی گۆرانەکانی کاک بەهەجەت و کۆمەڵی هونەرمەندی ترەوە و لە 2013 دیوانێکم دەرکرد بە ناوی فڕین بەرەو ناسنوور و ئێستش تقریبا هەمووی چەند مانگێکە بێت دیوانی دووەمم بە ناوی پاڕانەوەی پیاوێکی ڕوود. پیرۆزە، هەمیشە سەرکەوتوبی لە لووتکەشا بتبینین. مامۆستا هێمن شیعر نووسین چییە؟ بەهرەیەکە هەموو مرۆڤێک هەیەی یام ئەمە تەنها کۆمەڵێ لە مرۆڤەکان دەتوانن شیعر بڵێن و شیعر بنووسن؟ لە ڕاستیە قسە زۆرە لەسەر ئەوەی کە ئایا شیعر بەهرەیە یا وەکو توانایە. من پێم وایە هەردووچیانە، هەم تۆ بێ بەهرەیەکت هەبێ، هەم ئەبێ توانایەکیشت هەبێ. بەهرەکە ئەوەیە کە تۆ مەسەلەن شاعیر ئەبێ هەستێکی ناسکی هەبێ و بیناییەکانی چاوەکانی جیاوازتر بێ، ئەو شتانەی کە خەڵکێک بە ئاسایی بەسەریان تێپەڕە بێ. شاعیر لەسەری ئەوەستێەوە دقەتی زیاتر ئاداوە ئەو دیوی وێنەکانە بینێ شاعیر زۆر جار. لەبەرەوە ئەمە هەستێکی ئەوێت، هەستێکی ئەوێ. ئەم هەستە من ئەتوانم پێی بڵم شوەیەکە لە بەهرە. دوایشە دەربڕین زمانی ئەوێ، زمانیش پێویستی بە توانا هەیە. ئەویش کە تۆ بێ مەسەلەن بۆ نمونە خوێندنەوەت هەبێت، ئەبێ باگراوەندێکی ڕۆشنبیری و هونەری و ئەدەبیت هەبێت و ئاگاداری ئەوەبی کە چی ئەگوزارێت و ئاگاداری زمان بی. لە کۆتاییە تۆ هەموو هەستێکیشە بێ بە زمان دەرببڕێ، بۆیە هەم توانایەوێ هەم بەهرەیشە. کەواتە مامۆستا بەدەر لە ئیلهام پاشخانی معریفیش بۆ شاعیر ڕۆڵ و کاریگەری زۆری هەیە. بێگومان کەواتە تۆ هەردووکیان بوونە هەم ئیلهامێکی شیعری هەم پاشخانێکی معریفیت لە شیعر و لە دیوانەکان تا جێ کردووە. بێگومانە بێوادارم وا بوو بێت و من تەمەنکاریشم لەسەر ئەوە کردووە. من دایمەن حەزەکەم زۆر کارم لەسەرەوە کردووە شارەکانم قوڵاییەکیان هەبێەوە بە زمانێکی سادە دەری ببڕم. یعنی ئەگەر گوێ لە شارەکانی من بوو بێ یا شارەکانی منت خوێن بێتەوە یا کەسێک لە بینەران یا خوێنەران شارەکانی منیان دیبێ ئەبینن کە دایمەن قوڵاییەک هەیە لە شارەکانمە و قوڵاییەکی عیرفانی زۆر جار، بەڵام بە زمانێکی سادە بۆ ئەوەی کەوا لەسەر گوێگەر و لەسەر گوێی گوێگەر قورس نەبێت. بەو شێوەیە شارەکانم دەربڕێەوە. زۆر باشە مامۆستای من، پێم خۆشە هەر لە سەرەتای بەرنامەکۆیەکێ لە بەرهەمەکانی جەنابەت ببیستین، ئەگەر کاگیواش هاوکارمان بێ بتوانێت جوانیەکی تر سەلیقەیەکی جوانتر بە شارەکەی جەنابەت بدا، مەمنونی هەردووکتانە بم. بە خۆشحاڵیەوە.
سۆزت بهێنە فرمێسکەکانم مسڕەوە کێ دەزانێ ڕوو لەکوێیە ئەم کۆچ و کاروان ڕەوە ئەی چەند تەنیابووم بەبێ تۆ لە ڕێگایەک سەخت و توش بوو بە شوێن خەونێک ئاڕام دەکرد ئەویش بەدەم باوە پوش بوو ئێستا کە تۆ بووی بە یارم ڕوونترە ڕێگەی هەوارم بە ڕۆژ سەرگەرمی ڕازی تۆ بە شەو لە عەشقە بێدارم ڕوو لەکوێ بم بێ هەنگاوی من دوجار بۆ لای تۆ دێمەوە پاراوم کە چۆن ڕووبارێک بڕژێتە خاکی دێمەوە ڕوو لەکوێ بێ هەنگاوی من دوجار بۆ لای تۆ دێمەوە پاراوم کە چۆن ڕووبارێک دەڕژێتە خاکی دێمەوە یاخوا دەست و پەنجەتان نرخۆش بێ دەست خۆشە مامۆساییان سەرکەوتوبی یەکێکی تر لە میوانە عەزیز و خۆشەویستەکانمان کاک محەممەد شێخڕەزا هونەرمەندێک هێشتا لە بەهاری تەمەندایە بەڵام گەشتوویتە تەلووتکە ماشەڵڵا هەم لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە ئێمەش بە خۆشحاڵی ساڵی ڕابردوو لە ڕەمەزانی ڕابردووە لە خزمەتتا بووین کۆمەڵێ لە بەرهەمە جوانەکانت پێشکەش کردین کاک محەممەد دووبارە زۆر بە خێر بێ سوپاس بۆ ئامادەبوونت جەژن لە جەنابیشت پیرۆز بێ زۆر سپاس بۆ بەڕێزت کاک ریاضیان بە ناوی خودایی بەخشندە و میهرەبان سەرەتا پیرۆزبایی جەژن لە جەنابت و خانەوادەکەم و سەرجەم دۆستان و خزمان و خۆشەویستانەکەم و پیرۆزبایی جەژن لە هەموو مسلمانانەکەم لە هەرجێکی ئەم جیهانەدا بن وەکو جەنابیش ئاماژەت پێکرد کاک ریاضیان ساڵی پاریش جەنابتان ئەرکتان کێشا و بەنامەیەکمان بەیەکەوە تۆمار کرد منیش خۆشحاڵم هەڵبەتە ماوەیەکی زۆرە کە لە هونەر توانم بڵێم زیاتر لە مانیەکە لە هونەردا بڕاوم بەڵام بە حکمی ئەوەی کە زۆرێک لە خزمان و دۆستان و خۆشەویستان یانوت ماوەیەکە هیچ بەرهەمێک پێشکەش ناکە هیچ شتێکت نییە و جەنابیشت پەیوەندیت کرد بۆ دەرفەتێک وتم ئینشەڵا گەر بتوانم خوابیکات دڵی هیچ لایەکیان ناشکێنم بۆیە سوپاستانەکەم بۆم دەرفەتە جارێکی تر و سوپاس بۆ هەموو کارمەندانی کەناڵەکەتان خۆشحاڵم کە جارێکی تر تۆ مامۆسای من مانگێک ئەم لە هونەردا بڕابێ من کۆرۆنا 3-4 مانگ لە ژیان دایبڕانی هەر باشە مانگێکی یاخوا بەخێر بیتەوە کە وەکۆڵێ دوای کۆرۆنا و دوای ڕەمەزانیش جارێکی تر وەکۆڵێ دڵ و دەرونی گوێگرەکانت و تامەزرۆیانی دەنگەکەت ڕۆشنەکەیتەوە بۆ ئومێدیەوەی بۆ کۆڵێ پەتای کۆرۆنا و ناخۆشیەکانیشی بەسەر وڵاتمانەوە نەمێنێ ئینشاڵڵا چیت وەکۆڵێ قۆناغی دووەمە لە هاتنەوەی دووەم تا شتەکانت چین بۆ من ئەم جارە شتی نوێت چی بۆ هێنابین تا بیدەین بە گوێ و دڵی بینەرەکانمانە وەڵاهی کاک ریاضیان ڕاستیەکەی کەسێک ئەگەر بیەوێت بەرهەمی سونەتی پێشکەشکە و بڵێتەوە ئەگەر بیەوێت لە بەرنمەیەکە بەشدار بێت لانی کەم دە ڕۆژ یاخود هەفتەیەک پێشەوە پێویستە هەموو ڕۆژێک تەمرین و پراوی تایبەت بەخۆی هەبێت من بۆیە شەوتم مانیەکە دابڕاوم هەڵبەتە ئەگەر ئەمڕۆ کەم و کوڕیەکە بێت هیوادارم بینەران و بیسەران بە گەورەی خۆیان لێمان بەخشن و ئینشەڵڵا ئەوەی کە دەتوانادەوێت پێشکەشتانەکەین ئینشەڵڵا زۆر سپاس دەکەم خۆشحاڵم ئێستا گوێبیستیەکە لە بەرهەمەکانت بین بزانم چییە و بە منیش لەوچە بینەرانی ژەر چاوەڕێی دەنگە زوڵاڵەکەی تۆ بین ئیتابی یاری فەری چەهرێن عاشقانە بکەش ئیتابی یاری فەری چەهر عاشقانە بکەش که یک چشم تلافی صد جفا بکنه
تو افتادم نظر چهره به چهره رو به رو شردهم غم تو را نکته به نکته مو بیمو نکته به نکته مو بیمو گر به تو افتادم نظر چهره به چهره رو به رو شردهم غم تو را نکته به نکته مو بیمو از پی دیدن راحت همچو صبا فتاده ام خانه به خانه در به در کوچه به کوچه کو به کو کوچه به کوچه کو به کو می رود از فراق تو خون دل از دو دیدم دجل به دجل یم بیم چشمه به چشم جو به جو چشمه به چشمه جو به جو تو دوری از برم تو دوری از برم دل در برم نیست خدا خدا هوا ای دیگری هوا ای دیگری هم در سرم هم در سرم نیست به جان دل برم به جان دل برم که از هر دو عالم عزیز دلم تمنای دیگر تمنای دیگر جز دل برم جز دل برم نیست آرام جانم سر روانم من بی تو نمانم خدا دلم بیا ای مهجبین بیا ای مهجبین دردت به جان دردت به جانم دردت به جان دردت به جانم دەنگ و دەمت خۆش بێ ئەخوا زۆر زۆر سپاس زۆر سپاس بەجێ دەنگت دەرخۆش بێ کاک محەممەدیان ئەدەبیاتی خۆمان پڕە لە شیعری جوان هەم وەکۆڵێ هەڵگری موسیقایەکی جوان هەم ڕۆحیەتێکی بەرز تا ئێستا بیر لەوە نەکردوتەوە کە شعری کلاسیکی خۆمان یا هاوچەرخ
ئاوازیان بۆ دابنیت و بە جۆرێ لە جۆرەکان تۆش ببیتە خاوەنی بەرهەمی هوەری و دەنگخۆشی. ئەمە بابەتی ئاوازدانان تایبەتە بە ئاوازدانەر. ئەگینا تەمەنی من تەنها جاری ئەوە تێنەپەڕیوە بتوانە ببن بە ئاوازدانەر. بۆ ئەمە پێویستە کات سەفەری چەند وڵاتێ بکەی، کللتوری چەند وڵاتێک فێربی و کۆمەڵێک بابەتی هوەری هەیە بیخوێنیت، ئەو کاتە ئەتوانیت بۆ ئەو زمانی کە خۆت هەتە بە سوودوەرگتن لە کللتوری وڵاتانی تر و هوەری وڵاتانی تر ئاواز بۆ زمانی ڕسەنی کوردی دابنیت. یاخوا دەنگە دەرخۆش بێ، نمونە دەر زۆر بێ و سەرکەوتوبی ئینشاءڵڵا. زۆر سپاس. تەمان بەرنامەکەم خاڵی نییە لە دەست و پەنجە ڕەنگینەکەی ژەنیاری خۆشەویست کاک هیوا ڕێبوار. زۆر بەخێر بێ کاک هیوا گیان. جەژنت پیرۆز بێ، خۆشحاڵ بوون وە گەورە بووین بە ئامادەی و حزوری جەنابەت لە بەرنامەکە. تەمان بەرنامەکە بە جەنابتەوە زۆر جوانتر و ڕەونەقدارتر بوو. زۆر سپاس دەکەم بۆ وشە جوانانە قوربانە بم. جەژن لە هەموو لایەک پیرۆز بێ لە ئێوەی بەڕێز، لە کاکی من، لە کاک محەممەد، لە هەموو کوردستانیانی عەزیز هەر لە خۆشییا بن. زۆر سپاس دەکەم، مەمنون بۆم دەرفەتە و خۆشحاڵم بە ئەوەی کە ئامادەم لەگەڵتانە. شعرەکانی مامۆستای من دەمێکانی تامەزرۆ و عاشقیانم، هەم بە لە گۆرانی هونەرمەندانە هەم لە پەڕی فەیسبوکەکەی خۆیان زۆریانی تامەزرۆی شعرەکانی، بەڵام بە سنتورەکەی تۆ زیاتر جوانتر بوون، ینی گەشتنە پلەی باڵا، ینی لە پلەیەکی بەرزتر. پێم خۆشە لەو دەست و یان سەلیقە جوانەی کە تۆ ئەم شەو بە شعرەکانی مامۆستایە من ڕەونەقێکی تر جوانیەکی ترت پێدان. کەمێ باسی سنتورمان بۆ بکە، لەکەیەوە فێر بووی؟ سنتور یەکێکە لە ئالەتە سونەتیە جوانە قەدیمەکان کە تا ئێستاش بۆ منە خەڵک زۆر تامەزرۆ و عاشقی سنتورە. لەسەر لە شعرەکانی مامۆستا هێمنەوە هاتی، هەر شتەکە خۆی وا هات. خۆی لە ڕاستیان من هەرواش دەستم پێ کرد، یعنی لە گوێگرتن لە شعرەوە حەزم بۆ مۆسیقا چوو، چونکە عادەتی هەر لە دەمێکەوە و کاتێکە شاعرێک یان خوێنەرێکی شعر، زۆر جار کەسەکە خۆی شاعر نیە بەڵام شعرێک ئەخوێنێتەوە. چەند کەسی بەتوانامان هەیە، دەنگ خۆشمان هەیە لەو وارێ کە خوان شعر خوێنەوە، عادەتەن مۆسیقاشی لەگەڵە. من ئەگەر باسی مێژووەکەی بکەم تقریباً 5 ساڵێکە لە بڵێن لە دنیای فێربوونی مۆسیقایم و هێشتاش هەر بەردەوام خەریکی فێربوونم. پێم وایە فێربوون شتێکە کە تەواو نابێ، بەڵام پەیوەندی نێوان شعر و مۆسیقا تەنها پێم وایە ئەو دیوەیە کە شعر هەستە وتراوەکەیە، ئەو هەستە وتراوەیە کاتێکە شاعیر ئەتوانی بینووسێ، و مۆسیقا هەستە نەوتراوەکەیە. لە هەندێک شوێنە ئەوەی کە بە وشە ناوترێ، ئەوەی کە بە زمانی ئەتیادی ناوترێ، بە نازمان تعبیر ئەگەر بتوانێت تعبیری لێ بکە هەوڵەتە مۆسیقاکەش، ئەویشە بێژەنیارەکە بتوانێت تعبیری لێ بکە. جا کاتی خۆی لە هەر لە پڕی فێسبوکەکەم و کاتێک کەناڵم زۆر جەم لە شعرەگرت، ئەحساسێکم بۆ هاوکە لە زمانی شعرەوە سوپاس بۆ مۆسیقا، و لە زمانی هەردووکی لە زمانی ڕۆحیشەوە سوپاس بۆ هەردووکیان، هەم بۆ شعر هەم بۆ مۆسیقا. بەڕاستی پێکەوە ئەتوانن چێژێکی باش بەخشن. دوجاریش هەردووکی لە خزمەتی ئەحساسی ئینسانە، هەم لە ئەحساسەوە دەرەچێ، هەم بۆ خزمەتی ئەحساسی ئینسانە، هەست و نەستی ئینسان. زۆر دووبارە بەخێر بی. مامۆستا هێمن دێمەوە لای جەنابەت. عیرفان لە بەرهەمەکانی هێمنی مامنادرا چه ئامادەیەکی هەیە؟ ئایا شعری بۆ عیرفان و تەسەوف و سۆفیگەری هەن، ئەو پاڵنەرە ڕوحیەی کە بەشێکی زۆری مرۆڤەکان حەزی پێەکەن یا کاری لەسەرەکەن، تا چەند لە بەرهەمەکانی مامۆستا هێمنی مامنادرا ڕەنگی داوەتەوە یان بۆ ئامادەی هەیە؟ لە ڕاستیە من ئەگەر بڵێم زۆربەی زۆری شعرەکانم عیرفانین و بۆ عەشقێکی عیرفانی وتووە تەواوە، بەڵام شارەکانی من بە جۆرێک وتراوە ئەگەر عاشقێکی دنیاییش بیخوێنێتەوە ئەزانێتە بۆ عاشقەکەی ئەو وتراوە، معشوقەکەی ئەو وتراوە. متەسەوفێکیش، سۆفیەکیش، عارفێکیش کەی خوێنێتەوە هەز بە ئەو عشقە ئیلاهیەکە، ئەو عشقە گەردوونیەکە و عشقە عیرفانیەکە، و من بۆ عشقە عیرفانیە ئەژیم. وەختی خۆی مامۆستا برای مەحمەد بە ناوی خوازراوی سیاپۆشەوە شتێکی نووسیوە لە گۆڤارەکانی قەدیمە بڵاوی کردوتەوە، دەڵێ شعرەوەیە کە هەموو وەرگرێ یا هەموو خوێنەرێ وێنەیەکی خۆی تیا بدۆزێتەوە. کاتە تۆ
بە جۆرێ نەخشاندوتن بە جۆرێ نووسیوتن کە عاشقێکی حەقیقیام عاشقێکی ئیلاهی لەگەڵ عاشقێکی مەجاسیە وێنەی خۆی تیا بدۆزێتەوە. من کاتی خۆی ئامادەکاریم بۆ دیدارێک لەگەڵ هونەرمەندی گەورە بەهجەت یەحیا ساس کرد دیدارێکی لەگەڵا بکەین بەست قەدەری خوا ڕێک نەکەوت. یەکێ لە پرسیارەکان ئەوە بوو دەمویست بپرسم تەمەەن جەنابتان یەکێکلەوانی کە زۆرترین یان بەون ئەو شارانی کە ئەو دەکردنی بە گۆرانی شاری جەنابتن. یەکێک لە گۆرانەکانی دەوەی کە دەڵێ لەودی و سنووری تەریقەتەوە تۆ پەرستم ئەمە شعری جەنابتە؟ ئەمەوێ من دەمویست بڵێم مامۆستا بەهجەت یەحیا تۆ مەبەستت چییە؟ بۆچی ینی خەڵکێک لەوە چێت تۆیان تا ئێستا ئەوەندە تەنانەت ئافرەتی شت لا گەورەیە لە گۆرانیەکان تا بەکارهێنانی ویست ئەم پرسیارە لەو بکەم با ئەم پرسیارە لە جەنابەت بکەم. ئەم کەسە کێیە کە لەودی و سنووری تەریقەتەوە هێمنی مام نادر شعری بۆ وتۆ و دەیپەرستێ؟ ئەوە کەس نییە، بەڵێ ئەوە هەموو وجودە. بەڵێ ئەو خۆی هەموو وجودە. ڕاستە. زۆر باشە مامۆستایە من پاڵ دەپرسم ئەو بوارانی کە تۆ شعرەتیان نووسیون تەنها شعری سۆفیگەری و عیرفانیە شعرێکی بۆ عشقێکی دنیاییە نەتەوەییە جوانی سروشتە بوارەکان چین کە تۆ شعرەتیان نووسیون؟ لە ڕاستیان من شعری تریشم نووسیوە شعری نەتەوەییشم نووسیوە لەلایەن کاک ئارە ئەحمەد کراوە بە سرود بۆ هەڵەبجەم نووسیوە بۆ شەیدانی هەڵەبجە بۆ گەرێلا و شەڕوانانی ڕۆژ ئاوام نووسیوە ئەوە لەلایەن کیژان ئیبراهیم هونەرمەند کیژان ئیبراهیم لەگەڵ کاگارە بە دووقۆڵی وتویانە شعری تری دنیاییشم نووسیوە لە ڕاستیە چونکە لە کۆتاییە ئینسان هەرچەند بیەوێت باڵەکانی بەرەو ئاسمان بفرێ بەڵام لە کۆتاییە هەر لەسەر زەویە. جوانە. جیاوازی شعرێک کە داواد لێ بکرێ لەگەڵ شعرێکە ئیلهامێکی لە ناکاوت بۆ دێ ئەم دوو شعرە چه جیاوازیەکانێ؟ ئایا تۆ ئەو شعرانە شدەیە کە کەسێک بۆ کوڕەتاقانەکە یان بۆ کوڕەشەیدەکە یان بۆ خۆشەویستێکی داوای لێ کردبێتی تۆ شعرت بۆ نووسی بێ؟ لە ڕاستیە تەجروبەیەکی ترمان هەیە ئەزممویکی ترمان هەیە بۆ نمونە جارێکیان کاگارا و کاک توانە ئاوازێکیان هەبوو وتیان حەزەکەین لەسەر ئەم ئاوازە شارێکمان بۆ دابنی و من لەسەر ئەو ئاوازە شارێکم بۆ وتن یعنی تەجروبەی وایشم هەیە لەسەر ئاوازێک شارێکم دانابێ ینی نەک بە تەنیا شارەکە خۆی هاتبێتە ینی چووە ئاستی شعرە باڵاکانی تریشتەوە ئەوەی کە بۆ نەخ لەوەچێ خۆت ئیلهامێکی خۆتی تیان نەبوو بێ ناچار بووبی بۆم ئاوازەی ئەوان شارێ دابن. لە ڕاستیە خۆی لە کۆتاییە وەکو وتمان هەم بەهرێ هەم زمان و توانایشە ئەگەر تۆ تواناکانت بخەیتە گەڕ ئەتوانی ئەگەر دوایە لە کۆتاییشە گوێگر یا خوێنەت بڕیارە لە ئاستی ئەوانی ترایە لە ئاستی ئەوانی تر نییە. بەڵێ هێمنی مام نادر لەگەڵەوەی کە شاعیرێکی جوان نووسە شاعیرێکی بەبەرهەمە بۆچی کەمترین دەرکەوتەی هەیە هەم لە میدیاکانە هەم ئەوەی کە لە کۆڕ و کۆبوونەوە جەماوەریەکانە وەکەوەی کە کۆڕێکی شاعر خوێندنەوە بێ کەمترین دەرکەوتنی هەیە. لە ڕاستیە من هەر خۆم بە تەبعی خۆم وام هەر بە سروشتی خۆم وام کە زۆر حەزم بە تێکڵاوی نییە زۆر حەزم لەو کۆڕ و ویدانە ئامادەیم نییە چوزانم ئیتر بۆ خۆی زۆر جاریش سەرقاڵی کارکردن و ئیشکردن و تر هەر تەبعی خۆشم وایە حەزەکەم کەمتر ئامادەجیم هەبێت لەو شوێنانە زۆر باشە مامۆستای من گیان پێم خۆشە گوێبیستیەکێکی تر لە بەرهەمەکانی بەڕێزت بین. چاوت گەشت بێ ئەخۆ.
وردی من هەم گومانی موسام هەم یەقینی منسوور وەک مەسیح بمدەن لە دار لەسەر ئەم عەشقەم سوور بە شوێن ئەم عەشقەی تۆدا وێڵ بم وەکو ئیبراهام لەو دەمەی بە تۆ گەشتم لە گشت کۆت و بەندڕەهام هەم ترساوی دۆزەخ بووم هەم خەڵەتاوی بەهەشت ترس و تینوێتیم شکا کە تۆ بۆم بووی بە بای وەشت لە بادەی خەیام زیاتر بادەی ئەوینم خەستە کاتێ بە تۆ پەیوەستم بە کەس نابم وابەستە وەرە ئەی شەمسی عەشقم وەرە ئەی شەمسی عەشقم تا بۆت ببمە مەولانا لە پێناو عەشقی تۆدا هەموو شتم وەلانە تۆ دۆزەخ هەم بەهەشتی هەم کەناری هەم کەشتی هەم ئاوازی هەم سازی حەقیقەت هەم مەجازی هەم نێچیری هەم بازی هەم نەیاری هەم ڕازی ئەوا دڵ کەوتە سەما وا زمان کەوتە حەیحەی ئاوازی زاری وجود هەر تۆ هەیت هەر تۆ هەی تۆ هەم پڕی هەم خاڵی هەم شیرینی هەم تاڵی هەم بێدەنجی هەم سەدای هەم دەوڵەمەند هەم گەدای هەم گریانی هەم خەندەی هەم سەروەری هەم بەندەی ئەوا دڵ کەوتە سەما وا زمان کەوتە حەیحەی ئاوازی زاری وجود هەر تۆ هەیت هەر تۆ هەی تۆ هەم تاکی تۆ هەم کۆی هەم پەیوەست هەم سەر بەخۆی تۆ هەم ڕۆژی هەم شەوی هەم بڵندی هەم نەوی هەم تاریکی هەم ڕۆشنی هەم تاریک هەم ڕۆشنی هەم ئامادەی هەموونی ئەوە دڵ کەوتە سەما وا زمان کەوتە حەیحەی ئاوازی زەعری وجود هەر تۆ هەیت هەر تۆ هەی یاخوا دەنگ و دەمتانەر خۆش بێ دەستان خۆش بێت زۆر زۆر سپاس زۆر جوان و مامۆستایان شێرکۆبێکەس لە یادداشتەکانی هەڵێ زۆر جار ڕخنێوەم لێ ئەگیرا کە زۆر دەڵیش زۆر شیعر زۆر دەنووسی مەبەستمەوەی بزانم هێمنی مام نادر چەند دەنووسێ وا دیارە جەناب ئاماژت پێ کە تەنها دوو دیوانی خنجیلانە دەیە مەبەستمەوەیە تۆ چ شتێک دەتهێنێتە نووسین ئەو دەڵێ زۆر جار بینینی گوڵێک یا بۆونە گریان و فرمێسکی دایکێکی شەهیدێک دەیهێنامە شعر نووسین تۆ چ شتێک دەتهێنێتە شعر نووسین وە چەند ئەنووسی لە ڕاستیان من زۆر نانووسم و ئەوەیشی کەم هێنێتە نووسین خۆشم نازانم چییە کاتێک ئەزانم سۆزێک لە ناخما لە ڕۆحما گیانما بیەت و ئیتر ناچارم بینوسم زۆر جار لە چاوپێکەوتنێکا وەختی خۆی کاگیاسین چاوپێکەوتنی کردم لە گۆڤاری ببوورە نای گۆڤارەکەیانم لەبیر نەماوە وتی تۆ گەر شعر نەنووسی چیەکەی وتم من ئەگەر شعر نەنووسم ئەگریم یعنی زۆر جار ئەو سۆزە وام لێ کات جاری وا بۆ بە فرمێسکێک من سوکنایی بە ناخ و بە دڵما هاتووە و ئیتر ئارام بوومەتەوە ئەگەر زۆر جار ئەو سۆزە کە هەز بە غەریبی خۆمەکەم لە وجودا هەز بە تەنیایی خۆمەکەم هەز بە دابڕانێکەکەم زۆر جار وام لێت ینی چۆن مناڵێک بۆ کۆرپەی دایکی بۆ باوەشی دایکی پەرۆشەوە ئەگری من
ئاوا بەکە و مەحاڵەتێکی جەزبەی سەیرەوە بۆ گەڕانەوە بۆ ئەسڵ بۆ وجود بۆ هەموو. بۆچی هەمیشە شاعیرانی ئێمە کە لاپەڕی دیوانەکانیان هەڵەدەیتەوە جا هێمنی مکریانی ئەڵێ چوون بۆ لقی هەولێر یەکێتی نووسەرانی کورد یەکێ ناوی بێکەسە یەکێ ناوی پەرۆشە یەکێ ناوی نازانم ناکامەڵێ وتم بەڕاز ئەمە یەکێتی نووسەرانە یان نەخۆشخانەی دەرونی یان ئەڵێ ناوەکان یان نازناوەکانیان بەسمەوەی بۆچی هەمیشە کە دیوانی شاعیرانی ئێمە هەڵەدەیتەوە بۆنی خەم و دابڕان و بێتاقەتی و گریانی لێدێ ینی لاپەڕی ژینم هەڵدەیتەوە تێدانیە باسی فرمێسک و هەناسە و شین و هێمن شەرێکی وای هەیە مەبەستمەوەیە جەنابەت ئاماژت پێکە ئەگەر نەنووسم ئەگریم بۆچی شاعیرانی ئێمە گریان و فرمێسک و هەناسە ساردی و شیوەن و خەم بەشێکی زۆری دیوانەکانی داگیر کردووە لەبەرەوەی لە کۆتاییە شاعریش بەشێکە لەم میلەتەوە گەر سەیری مێژووی ئەم میلەتەی ئەمە بکەی بە درێژایی مێژوو لە ژێر ستەم و زۆرداریا بووە و تووشێ ڕاوەدونان و ماڵوێرانی و لێدان و کوشتن و بڕین بۆتەوە ینی سەیریکەی بە درێژایی مێژوو هەر لە دەورێتی عوسمانیەکان و سەفەویەکانەوە هاتوون مەسەلەن زۆربەی شەڕەکانی خۆیانیان هێناوەتە وڵات و خاکی ئێمە لەسەر خاکی ئێمە کێشە و ململانەکانی خۆیانیان یەکلایی کردوێتەوە لە کۆتاییە ئێمە بووین بە بەشێ بە قوربانی لەم شەڕ و ململانیانە ئێمە بە درێژای مێژوو ستەممان لێکراوە ستەمێکی زۆر ناحەقیانە ینی ئێمە تا سەیری مێژوو بکە نەچوین خاکی کەسمان داگیر نەکردووە لەسەر خاکی خۆمان داوای مافی خۆمانمان کردووە بەڵام ئەومان پێڕەوا نەبینراوە هەست کاتێ ئەم میلەتە داوای ئەوەی کردبێ کە لەسەر قاچەکانی خۆی بوەستێەوە خاوەنی خاک و نەتەوە و نیشتیمانی خۆی بێ و خاوەتی سنوور و دەسەڵاتی خۆی بێ زۆر دڕندانە سەرکوت کراوەوە موامەرەی نێودەوڵەتی و ناوچەیی بۆ ڕێکخراوە و خاکی بۆمباران کراوە و خاکی سووتێنراوە و تووشی ڕەشەکوژی بووتەوە لە کۆتاییە ئەو هەستەیە کە شاعیر ئەینووسێتەوە ئەو ستەم و زۆرەی کە لە میلەتەکەی کراوە ئەو ناڕەحەتی و نەهامەتیانەی کە بەسەر گەلەکەیە هاتووە ڕاستە زۆر باش مامۆستاگیان دێمەوە لای جەنابەت دەچمە لای کاک محەممەد کە بۆ ئەم بەرنامەیە پێم وتی داوای بەلانی کەمە نزیکە هەفتەیەک داوای ئەوەت کرد کە کاتت بدەمێت تا تەمرین و پرۆڤەیەکی باشی بۆ بکەیت لەکوێ یام چۆنی پرۆڤە بۆ بەرهەمەکانت دەکەی ئەگە باسێکی ئەومان بۆ بکەم بەرنامە ئەمەی کە ئەم بەرهەمانی کە بۆ ئەم بەرنامەیە ئامادە کردوون چۆن خۆت بۆ ئامادەکردن و چۆن پرۆڤە و تەمرینت بۆ کردن بەڵێ لە ڕاستیە پرۆڤە وەکو وڵاتی خۆمان تۆزێک هەرۆک جەنابی مامۆستا باسی کرد تۆزێک فەقیرین تێیدا دەستکورتین وەکو زۆرێک لە وڵاتانی پێشکەوتووی جیهان نین کە چەنەها توانین بڵێن سنتەری تایبەت هەیە بە ڕاهێنان و بە پرۆڤە من هەر خۆم لە ماڵەوە تەنها بە وتنەوەی شعرەکان پرۆڤە ئەگەر بکەم ئەوا پرۆڤەکەم و ئەگەر لە وڵاتانی کەوا زۆر هونەر دۆستیان تێدایە شوێنی تایبەت هەیە و قانون و دەستور و یاسای تایبەت بە پرۆڤەکردن هەیە بەڵام من هەر تەنها خۆم خەریکەم ئەگەر مەجال و دەرفەت بۆ بڕەخسێت لە ماڵەوە چه هیچ پێداویستیەکی هوەریش لە بەردەستانە بێت نەخێر ستۆدیۆ یەک دەنگ بڕێت و زانمایکی ئالەتەک مۆسیقیەکان نەخێر نەوەڵا هیچ شتێک بەداخەوە کاک محەممەد بە گوێبیستی بەرهەمی دووەمت بین تەمان لە ناوبڕەکە لەگەڵ مامۆستا ئێمە باسیەوەم کرد کە مەولەوی لە هەموو زۆربەی زۆری شارەکانیە حەسرەتیەوە کێشەکە ئاخ خۆزگە دەنگ خۆشێک هەبوایە ئەم گۆرانیانی ئەم شارانەی مەولەوی بە سۆزێکی خۆش بە دەنگێکی پڕ لە حەزینی بۆ مەولەوی بڵێتەوە جاوە مامۆستا هێمن شعری هەیە و جەنابی شتەم شەو بەڵکو ئەم ئاواتەی ڕۆحی مەولەوی بێنی نەدی و بە دەنگە خۆشەکەی خۆت وەکوڵێ بەرنامەکەمان ئەم شەومان بۆ بڕازێنەرەوە ئینشاءالله جەنابی مامۆستا مەولەوی یەکێکە لەو شاعیرانەی کە معجبیم لەناو شاعیرانی کوردە وەکو شاعیرانی فۆلکلۆر ئەگەر نا لە ناو شاعیرانی سەردەمیانەشدا کۆمەڵێکی باشن کە شعری زۆر جوانیان هەیە بەڵام مامۆستا مەولەوی و نالی و پیرەمێرد لە ناو شاعیرانی فۆلکلۆرە من حەزم بە شعرەکانان هەیە و زۆر سەرنجی من ڕاکێشن لە ناو شاعیرانی فۆلکلۆری فارسیشە
شەمسی تەبرێزی و مەولانا جەلالەدینی ڕۆمی و حافظی شیرازی هەروەها سەعدی زۆر هەست دەکەم سەعدی شیرازی لەگەڵ مەحوی شاعیری خۆمانە زۆر هاوتایی یەک بن ئەو هونەرمەندێکی کە زۆر ئەم بابەتانەی زیندوو کردوتەوە و کردوێتی بە گۆرانی و داخود کردوێتی بەنەشید بەڕێز محەممەد ڕزای شەجەریان ئوستاد شەجەریان بوو بۆیە من زۆر کات حەز دەکەم کە لە ناوەکەشیان مامۆستا هەیە من ناوەکەشیان هاوبەشە محەممەد شێخ ڕەزا و محەممەد ڕەزا شەجەریان ینی شێخەکە و شەجەریانەکەش لە شینەکەی هەر باشەڵا هاوبەشن ئینشاڵا تۆش نمونەیەکی گەش و جوان و درەوشاوی داهاتوی وڵاتەکەمانە بین ئینشاڵا. جا داواکارم لە خوای پەروەردگار کە بەڕاستی جەنابی ئوستاد نەخۆشە نەخۆشیێکی قورسیشی هەیە خوای پەروەردگار شیفای بەخێری بۆ بنێرێ جارێکی تر بتوانێت بگەڕێتەوە ناو دنیای هونەر چونکە بەڕاستی نەبوونی ئەو لە ناو دنیای هونەردا کە لێنێکی گەورە دروست دەکات ئینشەڵا ئێستاژە چینە لای شاکارێکی تر کە یەکێکە لە شێعرەکانی شاعیرێکی فارس دیسان. بەڵێ فەرموو. بهار دل کش رسید و دل به جان باشد از آن که دل بردمی به فکر ما نباشد در این بهار ای سنم بیا و آشتی کن که جنگ و کین با من حزین روان باشد اگر که با این دل حزین تو عهد و بستی حبیب منو جان حبیب من چرا نشستی چرا دلم را عزیز من از کینه خستی صبح دم بلبل بر درخت گل خدا به خنده می گفت نازنینان را محجبینان را خدا وفا نباشد اگر که با این دل حزین تو عهد و بستی حبیب منو با رقیب من چرا نشستی چرا دلم را عزیز من از کینه خستی بیا در برم از وفا یک شب ای مه نخشب تازه کن عهدی خدا که برشکستی اگر که با این دل حزین تو عهد و بستی حبیب من و با رقیب من چرا نشستی چرا دلم را عزیز من نسکین خستی بیا در برم از وفا یک شب ای مه نخشب تازه کن عهدی جنم که برشکستی دەنگە دەرخۆش بێ نەخۆشییا بنیش سەرکەوتوو ئینشەڵا ئەمە دوو فارسیمان بەڕێکە وە کۆڵێ ئەم جارە سەرەی کوردیەکانە ئینشاءڵڵا لە کوردەکانە باست لە محەممەد ڕەزا شەجەریان کردەوە لە فارسەکانە لە کوردەکانە گۆرانی کەیترت بتوێتەوە لە کوردەکانە گۆرانی مامۆستا باجەری حیام وتۆتەوە مامۆستا مەزهەری خالقی
وەکو پێشتری جواب بزانم باسم کردووە لە بەرنامەکەی جەنابتە کۆمەڵێک لەو هونەرمەندانەی کە توانم بڵێم زیاتر بەلانی بابەتی ئاینیە ڕۆشتون حەزم بەوتنەوەی ئەوانش هەبوو هەستەکەم جەنابەت حەزت زۆر لە مەقامە بەتای مەقامی ئەوەی شەجەریان دەیڵیتەوە لە کوردەکانە چ کەسێکمان هەیە مەقامەکانی ئەوەندە جوان بن کە پێویست بکاتەوە جارێکیتە من وەکو خۆم وابزانم ساڵی ڕابردوش پێشنیاری ئەوم کرد کە سەید ئەلیاسغەری کوردستانی بەڕاستی وەکو پەروینی مشیر وەزیری ئەڵێ ئەویش بەشێ لە دەنگ خۆشیەکەی ئالی داودی پێدراوە دەنگ و سەدایەکی زۆر خۆشیە مامۆستا مەبەستمەوەیە دووبارەکردنەوەی ئەم دەنگەی کە 100 ساڵی بەسەرا تێپەڕ بووە جارێکی تر ئەگونجێ کاریگەریان بۆ منە ئەشقۆوینێکی زۆرتری تیاابێ بۆ کۆمەڵگەی خۆمان مامۆستا سەید عەلی ئەزغەری کوردستانی بەڕاستی ئێمە هەر بە بنەماڵە عاشقی دەنگین جا بەڕاستی ماوەیەک لەمە پێش لەلایەن یەکێک لە کوڕۆزاکانیەوە کە مامۆستا ڕزای سەڵاواتیە کوڕۆزای مامۆستا سەید عەلی ئەزغەری کوردستانی لە ڕێگەی شاعیرێکی ناوداری کوردستانی خۆمان مامۆستا عەبدوڕەحمان بێلافەوە پەیوەندی پێوە کردم سپاسێکم کە دەستخۆشیی زۆری لێ کردم و هانی زۆر دام الحەمدوللا کەوا لە دەنگ و سەداکەی من گەورەی نواند و ڕازیبوونی خۆی پیشاندا و زۆر کەسی تریشان لە هونەرمەندان کە پەیوەندیان پێوە کردوم و سپاس و دەستخۆشییان کردووە لەوانەیە ئێستا من بە تەواتی نای هەمویانم لەسەر خەیاڵ نەبێت یاخوا سەرکەوتوی کاک محەممەدیان مامۆستای من سەرەتا باسمان لەوە کرد کە عیرفان و تەسەوف پێگەیەکی زۆریان لە شێعرەکانی جەنابتایە جەنابتان وەکو شاعیرێک تا چەند گرنگی یان بەونە لە سێ کوچکەی دەق و دەنگ و ئاواز ئەڕوانن و گرنگی پێدەن لە ڕاستیا کاڵین گۆرانی هەرسیشیانە چونکە گۆرانی سەرکەوتو ئەوەیە کە وتەیەکی باش بێت و ئاوازێکی پرسۆز بێ و بە دەنگێکی پرسۆزیش بوترێ ناکرێ ئێمە گۆرانی لە وشەدا بڕڕین ناکرێ ئەگەر وشەکەش هەبێت و وتنەکەش ئاوازێکی خۆش نەبێت کەمتر ئەگا بە گوێگر بۆیە ئەم سەیانە بە هەرسیچان ئەوترێ گۆرانی و ئەتوانێت بە هەرسیچانەوە هونەرێکی جوان و تەواو پێشکەشکرێن ئەگەر هەرسیچان ئاوازێکی باش بە وشەی باش شعرێکی باش و بە دەنگێکی پرسۆزیش بوترێ بێگومان ئەو کاتە سەرکەوتنیی باشتر بەدەستێنێ و زیاتر ئەچێتە ناو دڵەکانەوە تا چەند پێویستە شاعیر گرنگی بە مۆسیقای شعری بدا یا جەنابەت تا چەند لە شعرەکان تا مۆسیقای شعری بوونی هەیە و پەیڕەویت لێ کردووە لە ڕاستیە بەڕێزت باش دەزانی کە شعرێک جۆرێک لە شعری ئێمە ئازادمانەیە شعری حڕ کە زۆر گرنگ نادا گرنگی نادا بە هارمۆنیەتی ناو شعر زیاتر کە ئیش لەسەر زمان و لەسەر وشە و لەسەر وێنە ئەکا بەڵێ بەڵام من بۆ خۆم زۆر ئیش لەسەر مۆسیقای شیعری یەکەم و حەزەکەم زۆربەی شارەکانی منیش چەند شارێکم نەبێت کە شاری ئازادیشم هەیە هارمۆنی و کێش و سەروایەکانیان تەواون بۆ ئەوەی کەوا خۆتەزانی سوکترە لەسەر گوێگر و زۆرتر ئەچێتە وەریگرێ ینی گوێگر یا با بڵین خوێنەر ئەگەر بێت و کێش و سەروای هەبێ خۆشتر لە لای ئەو وەرەگیرێت بۆیە زۆربەی شارەکانی من بەڕاستی ئیشم لەسەر مۆسیقای شعری کردووە اینجا ئیشم لەسەر کێش و سەرواش کردووە زۆر باشە پێم خۆشە گوێبیستی بەرهەمێکی ترت بین مامۆستا ئەمنی بەسەر چاو مادەم باشی باسی شعری لەو دوو سنووری تەریقەتەوە کرد حەزەکەم زۆر خۆشحاڵم یەکێکە لە شارە زۆر جوانەکان کە مامۆستا بەهجەت یاحیا جووتێتەوە ئەوەندەی تر جوانتری کردووە و هەردووکتانەویشە لەش ساغ و تەمەندرێژ و تەندروست بن ئینشاءڵڵا زۆر سپاس
فەنابوو لەو دی و سنووری تەریقەتەوە تۆ دەپەرستم شەیدایی وایە بێباکەم لەوەی خوێنم حەڵاڵکەن کو عاشقی ڕاست گوێی لە دنیایە منیش مەنسوورم ئەم ڕێگەیە گرم ڕێگای بەرەو تۆ بۆ من بڕوایە جاری فیدابوون ئەم جار منەیدەم چونکە معبودم لە هەناومایە بانگی عشق دەم تا دووە هەناسەم چون عشق پاکە و پیرۆزی تایە فەنابووم لە ناو دنیای ئەوینە کەچی پێم وایە هەر سەرەتایە من لە پەروانە فێری ئەوین بووم من لە پەروانە فێری ئەوین بووم هەتاکو سووتان بووم لە چرایە چۆن سوزدە نەبەم چۆن سوزدە بەرم بۆ عاشقێکی تر کە باڵای عاشقی تۆ لە هەورایە چۆن سوزدە بەرم بۆ عاشقێکی تر کە باڵای عاشقی تۆ لە هەورایە یاخوا دەستان خۆش بێ زۆر جوان بوو هەمیشە لە جوانی و لە لوتکای بدبین مامۆستاییان سەرکەوتوو بین ئینشاڵڵا بە وەکوڵێ بچینەوە لای کاک محەممەد ئەم جارە چیت بۆ ئامادەکوین وا دیارە هاوکارانم بەداخەوە ئاماژە بەوە کە کاتمان وردەوردە بەرەو فەنابوون و بەرەو تەوابوونە چێ پێم خۆشە باسێکی بکەیت و بەرهەمەکەتمان پێشکەشکەی بەسەر چاو ئینشاءڵڵا ئەم جارە شعرێکی جەنابی شێخ عەبدولقادری گەیلانیە بەرهەمەکە بەرهەمێکی کوردیە کە ئاوازەکەی مامۆستا بەرزان ئەیوب دایناوە پێم وابێ کاک محمود کەرکووکیش پێشتر هەرگوتوێتیەوە بەس پێشەوەی بچینە لای بەرهەمەکە گەر کات هەبێ حەزم کرد ئەوە بڵێم کە هونەر بەشێکە لە جوانکاری ژیان جوانکاریش یاخود با بڵین هونەر ئەو کاتە ئەتوانێ وجودی خۆی بە تەواوەتی بسەلمێنێ وەکو پێویست وجودی خۆی بسەلمێنێ کە تەواوی پێداویستەکانی ژیان جێبەجێ کراوێ بەداخەوە وڵاتی ئێمە وڵاتێکە بەردەوام لە ناو کێشمەکێشم و جەنگ و قەیرانە بووە داواکاری لەخوا کە تەواوی کێشە و مەشاکیلەکان چارەسەر بێت بۆی هونەریش بتوانێت وەکو پێویست دەرخستنی خۆی هەبێت ئێستا دەچین لای بەرهەمەکەی ئینشاءڵڵا ئەگەر چینیمە ئەو چاوەی ببینێ ڕووی جەماڵی تۆ ناومێد نیم کە ڕۆی عومرم هەمووی هەر بە خەیاڵی تۆ ئەگەر چینیمە ئەو چاوەی ببینێ ڕووی جەماڵی تۆ ناومێد نیم کە ڕۆی عومرم هەمووی هەر بە خەیاڵی تۆ چۆن بۆنی عیشقی تۆی لێدێ لە ناو گۆشت و ئێسقانی من با بسووتێن لە ناو ئاگر بە عیشقی ڕووی جەماڵی تۆ چۆن بۆنی عیشقی تۆی لێدێ لە ناو گۆشت و ئێسقانی من با بسووتێن لە ناو ئاگر بە عیشقی ڕووی جەماڵی تۆ بەهەشت بێدا بە چاکان و منی بەدکار بە دۆزاخ بە چەند خۆشە لە ناو کڵپەیدا بکەین هیوای ویساڵی تۆ بەهەشت بێدا بە چاکان و منی بەدکار بە دۆزاخ بە چەند خۆشە لە ناو کڵپەیدا بکەین هیوای ویساڵی تۆ
ئەگەر چینیمە ئەو چاوەی ببینێ ڕووی جەماڵی تۆ ناومێد نیم کە ڕووی عومرم هەمووی هەر بە خەیاڵی تۆ بە مالیک ئاڵێم ئەی مالیک کە بەو جۆرە دەڵێم ئەڵڵا بە ئەڵڵای من سوتا دۆزەخ بە ئەهوو هەم خەیاڵی تۆ بە مالیک ئاڵێم ئەی مالیک کە بەو جۆرە دەڵێم ئەڵڵا بە ئەڵڵای من سوتا دۆزەخ بە ئەهوو هەم خەیاڵی تۆ مەگەر هەر خۆت نیقاب لادەی لە پێشی چاوی مشتاقان وەگەر ناکەی بینایی من دەبینێ جوان کەماڵی تۆ مەگەر هەر خۆت نیقاب لادەی لە پێشی چاوی مشتاقان وەگەر ناکەی بینایی من دەبینێ جوان کەماڵی تۆ ئەگەر چینیمە ئەو چاوەی ببینێ ڕووی جەماڵی تۆ ناومێد نیم کە ڕووی عومرم هەمووی هەر بە خەیاڵی تۆ لە دۆزەخ گەر لە من بپرسی لە دۆزەخ گەر لە من بپرسی کە موحی چۆنی لاگر بە بەو جۆرە دەبم مەستوو بە بەو جۆرە دەبم مەستوو دێمە سەما لە سوئالی تۆ ئەی خودایە لە گێژاوی نەفسی عاسی دەرم بێنە یاخوا دەنگ و دەمت دەرخۆش بێ سەرکەوتوبی هاوکارانم ئاماژە بەوەکەن هیچ کاتمان نەماوە کاگیوا و کاک محەممەد و جەنای مامۆستای من کۆتا قسەی خۆتانمان بۆ بکەن پاشتریش وەکۆڵێ کۆتایی یاخیتانی بەرنامەکە بە شارێک یا بەرهەمێکی تری مامۆستای من دێنم کاک هیواگیان دووبارە زۆر دەستخۆشی دەیەکەم بەرنامەکە ڕازاندەوە خۆشحاڵ حەزەکەم ئاماژە بە یەک شتی بچوو بکەم نەک هەر بۆ گفتوگۆکە خۆمان بۆ هەموو بینەرانیش کە سەرڕای ئەوەی بەداخەوە ئێمە لە بینی چوار کللتورە کە هەمیشە لێمان دراوە کە هەمیشە لێمان دزراوە هەمیشە لێمان دەرهێنراوە زەربەمان خواردووە بەشی ئەوەی کە ڕەنگە بەرهەمەکانی خۆمان زۆر دیار نەبێ ینی بەڵام ناکرێت بەو جۆرە بە ڕەشببینیش سیرکەین کە ئێمە هیچمان ئێمە ئاوازدانەری زۆر بەتوانامان هەیە هەر زۆر بە سادەی ناوبەرم مامۆستا جەمال سەگرمە کەسێکی زۆر بەتوانایەک لە ینی من ئەسڵەن نازانم وەسفی بکەم باش یان بۆ مامۆستا مەزهەری خالقی کە سەرپەرشتیاری ئینستیتوتی کەلەپوری کوردیە کە من نازانم چەند ئاوازی کوردیان کۆ کردوتەوە لە هەر چوار پارچەی کوردستان یعنی بەڕاستی بەم هەموو زۆڵمە کە لێمانەکرێ و بەم هەموو قۆرغەکە بە دەورمانەوە کراوە کوردستانیش هونەرمەندەکانی توانایەکی زۆریان هەبووە لە پاراستنی ئاوازی کوردی بەڵام بەداخەوە ئێمە کەمتر ڕەنگە بگەڕین اینجا بۆ بابەتی دەرس خوێندن لە بواری دەنگسازیەوە مامۆسای زۆر بەتوانامان هەیە کە یارمەتی فێرخوازان و هونەرمەندانێن کە دەنگ بخوێنن شێوازی بەکارهێنانی دەنگیان فێر ببن و بە شێوازێکی ئەکادمی و زۆر ئەلمی ئەوەی کە لە دەرەوە ئەخوێنرێ ینی ئەوەش لە دەرەوە خوێنرێ ئێستا لێرە بە زمانی کوردی و بە مامۆستای کورد و ئەتوانرێ بخوێنەوە کەسی زۆر بەتوانا لەو بارە ئیشەکە
زۆر زۆر سپاس خۆشحاڵ دەکەم. بووم بەم دەرفەتە و منی سپاسی ژەڕەها باشەکە. چاوەکانت باجەکەم یاخوان بوونەدە زۆر بێ و سپاس بۆ پێیفە جوانانش بەس بەداخەوە کاتی بەرنامەکەم هەرەوەندە بووی تر نەمانتوانی زۆر لە خزمەتانە وەکوڵێ ماوەسا تازە گەرم بوو بووینەوە ساردیان کردینەوە کاک محەممەدیان کۆ تا قسەی جەنابەت. بەڕاستی پێم وایە هەمیشە هونەرمەند وا جوانە هیچ کاتێک لە دڵ دەرونی خۆیان تەعەسوب و دەمەرگیری کۆ نەکاتەوە. هەمیشە هەوڵی ئەوە بعد کێشتی جوانی پێبێت لی وەرگێ. ئێستا من حەزەکەم نەک فارس بەڵکو ئەگەر ڕووسی شتێکی جوانی پێبێ وەریگرم، هەندیەکی شتی جوانی پێبێ وەریگرم، ئەمریکیەکیش بە هەمان شێوەشتی جوانی پێبێت. ئەو کاتەکە من ئەوانم لێ وەرگرتن وەکو کوردێک ئەناسرێم. ئیتر با من تەقلیدی ئەوانیش بێ کە وەکو کوردێک ناسرم ئەو کاتە خەڵکەڵی ئەو تا ناو کوردی شاخەڵکێک هەیە توانای باشی تێدایە کە توانای ئەو بەرهەمە عالەمیانە نەک ئەو بەرهەمە نەتەوەییانە ئەو بەرهەمە عالەمیانە بتوانێت بە شێوەزێکی باش و تەواو بێتەوە. دووبارە و سێبارە سپاسم هەیە بۆ جەنابەت و سەر بجەم کارمەندانی کەناڵەکەتان بۆ ئەرکوماندووبوونی کێشاوتانە هیوادارم ئینشەڵڵا هەڵبەتە زۆریش خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ بە خزمەت جەنابی مامۆستا هێمن گەشتم. پێشتریش چەند جارێک هەست دەکەم کە شعری جەنابتم خوێن بێتەوە. دەستخۆشیم زۆر هەیە بۆ سپاس دەکەم کە خۆشحاڵ بووم ئەمڕۆ بە خزمەتت گەیشتم. دووبارە و سێبارە سپاستانەکەم هەر شاد و سەربەرز و زۆر سپاس کاک محەممەدیان جنابیش سەرکەوتوی مامۆستا هێمن کۆتا قسەت زۆر بە کورتی و پاشتریژە چینە لای بەرهەمێکت بەز من بۆ کۆلێ ماڵاوایی لە بینەرەکان مەکەم و کۆتایی بەرنامەکە بە شارەکەی جەنابەت دێنی. زۆر سپاس کاک ریاضیان تەمان ئێمە زۆر زۆر خۆشحاڵ بووم کە لە بەرنامەکەی بەڕێزت بەشداریم کرد. هیوادارم میوانێکی ڕۆحسوک بووبین لە لای بینەر. ئەمەوێت لەرێش ئیشارەت بۆ بەم ببوورە من باسی کاک یاسینم کرد یاسین ئیبراهیم ئەو کاتە لە گۆڤاری لڤین بوو ئێستا ناوەکەیم هاتەوە یاد سڵاو و ڕێزم هەیە بۆ کاک یاسین و بە تەواوی وستافی ئەو گۆڤارەکە ئیشانە کرد. ئێستش بە خۆشحاڵیەوە زۆر زۆر سپاستانەکەم زۆر بە خێربێن گەورەتان کردم بە ئومێدیەوەی لەم پەتای کۆرۆنا و کەرەنتینەیە شتێکمان بە ڕۆحی وەرگرەکانمان بەخشی بێ هەم مامۆستایە من کاک محەممەد دەست و پەنجە نازارەکەی کاگیواش زۆر زۆر خۆشحاڵ بووم زۆر بە خێبێن دووبارە جەژنیشتان پیرۆز بێ. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەم بەرنامە تایبەت بە جەژنی پیرۆز بە ئومێدیەوەی جێی ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست و بێت چێژێکی باشتان لێ وەرگرت بێ. کۆتایی بەرنامەکەشم بە یەکێکی دیکە لە بەرهەمە جوانەکانی شاعیری جوان نووس و ناسکی کورد هێمنی مام نادر دێنی. دەڵێن ڕۆژێ تۆش وەک مەحوی دەبێ هەڵبێ ڕووە و سارا نهێنی عەشق بدرشێنی وەک مەنسوور دەکرێی بەدارە. من عاشقم خەڵکینە تۆزێم و دارا مافی خۆمە منی نەدار هەرچی بخوازم لە دارە. دەڵێن ئەم عەشقەت مەحاڵە کەی لەم خەوە دەی بە ئاگا هێمن ئاسا تەمەنی تۆش بە ئەو دیدارە ڕاناگا. کە من دڵم ئارام ناگرێ تا ئەو ساتەی بە ئەو ئەگا بێن بمکوژن دەبا منیش ببمە شەهیدی ئەم ڕێگا. ئەم زەمینە ئێستش بۆنی غەریبی ئادەمی لێدێ ئەم هەوارە بێ ئاسۆیە و ئەم کاروانە ناگاتە جێ. سەرنجێبن ئەم سروشتە نامۆیە بە ڕۆح و تەنم بێ ئەو عەشقە بوونەوەریەکی غەریب و بێوەتەنم بێ ئەو عەشقە بوونەوەریەکی غەریب و بێوەتەنم.